بابەتێکی زۆر گرنگە بۆ خوێندکارانی قۆناغی دوانزە کە سەرکەوتوو بوون. باز لەواکەین ئامادەکارەکانی خوێندکارە بچی بێت بۆ ئەوەی کە فۆڕم لە زانکۆ و پەیمانگاکان پڕکەنەوە تا چەندە گرنگە خوێندکار خۆی یەکلایی کردبێتەوە کە ئیتر ئەو نمرەی بەدەستی هێناوە بۆ چ کۆلێژێک شیاوە. ڕەنگە زۆر کات ئەو نمرەی کە خوێندکار هێنابێتی بۆ هەنێک کۆلێژ نەبێ بەڵام خوێندکارە بکە پڕێکاتەوە. وەزارەت تا چەند کار ئاسانی تەواوی کردووە بۆ ئەوەی کە خوێندکار بە باشترین شێواز ئەو فۆرمەی کە هەیەی توانێت پڕێکاتەوە بۆی دوجار لەو کۆلێژ و پەیمانگایە کە خوێندکارەکەمە بەستی بوو لەوێ ناوی بێتەوە چ کاتێک کاتی وادەی پڕکردنەوەی ئەم فۆرمەیە بۆ خوێندکاران. ئەمان و کۆمەڵک بابەتی تر گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز یوسف عەلی کە بەڕێزیان لێپرسراوی تۆماری کۆلێژی تەکنیکی کارگێڕی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە ئێستا بە خۆشحاڵۆ لە ستۆدیۆ لامان ئامادەیە. کاک یوسف سڵاو لێ زۆر بەخێر بێ. زۆر باش کاک یوسف سڵاو لە بینەران. زۆر سپاس بۆ تۆ. کاک یوسف دەستپێکی گفتوگۆکانمان پێمان بڵێ لە کەیەکەوە خوێندکار دەتوانێت فۆرمی زانکۆ پەیمانگاکان پڕ بکاتەوە چ کاتێک وا دەکەیەتی؟ زۆر سپاس. وڵی بەنسبەت فۆرمی زانکۆلاین با بڵێن ئێستا حالیان مەسەن سیستەمی وەرگتن لە هەندێک شوێن با بڵێن وەکو سیستەمی پۆلیتەکنیک با بڵێن ئەوانەی کە دەرچوی پەیمانگاکان لە زانکۆ خاستن لە زانکۆ پۆلیتەکنیکان ئەوانە ینی لە کاتێتی بۆ دەستپێکردن بەڵام وەکو سیستەمی زانکۆلاین هەموو ساڵێک دوای وەرگرتنەوەی نەتیجەی خولی یەکەم دەست پێکە و لەگەڵ خولی دووەمش تەمدید ئەکرێتەوە بە پێی بڵێن ئەو مدەی کە دانرێ با بڵێن لە کاتێک تەوقیتێک دانرێ کە خوێندکار نمرەی خولی یەکەمی وەرگرتوێتەوە و زۆر کاتش مەسەن خولی دووەم کە ئیمتحانەکە فریاکەوێ یاخود تەمدید دەکرێتەوە ینی لەگەڵ خولی دووەم و خولی یەکەم یەکجار سیستەمەکە کاراکرێتەوە بەپێی پلانی وەزارەت پلانی پێشوەختی هەیە لەگەڵ دەستپێکردنی خوێندن دایمەن وەزارەت هەموو ساڵێک بانگی چوار پلانی هەیە بۆ ڕێژەی وەرگرتن پلانی هەیە بۆ کاتی تاوابوونی تاقیکردنەوەکان و کارابوونی سیستەمەکەش. زۆر باشە لە وەزارەتی پەروەردە ئەم ساڵ سیستەمەکە تۆزێ پێشخرا یعنی خولی دووەمی تاقیکردنەوەکان وەک لە کاتی خوا نەبوو کە مانگێکیان دووما بخایەنێت زوو تاقیکردنەوەکان ئەنجامدرا. ئەی کاتی وەرگرتنی فۆرمەکانیش کرایە پێشتر یاخو کاتێک دیاری کراوە بڵێ بۆ نمونە لە 15 فۆرم دابەشەکرێ بۆ خوێندکاران کاتێک دیاری کراوە ناتوانین ئەوە وەزارەت پلانی خۆی هەیە پلانەکەی پێشوەختش داناوە ینی من ئەتوان بڵێم وەزارەت لە هەموو کاتەکان سیستەمی زانکۆلاین شەفافترین سیستەم بووە لە بەرژەوەندی خوێندکار بووە کە مەجای هیچ کەموکوڕی چدانە و هەموو کاتش بە پلان داینەوە هەموو کاتش لە بەرژەوەندی خوێندکار بووە سیرەکەی کاتێکی داناوە گونجاو بێ بۆی زوو فریای دەستپێکردنی خوێندن بن لە زانکۆکان کاتێکی داناوە کە خولی یەکەم و دۆم توان سوودمەند بن لێ کاتێکی داناوە هەموو کات کە خوێندکار بتوانێت بڕیاری تیابدا لەو ماوەی کە خۆی ئەهێڵێتەوە یاخود بەردەوام ئەبێت ینی ئاسانکاری زۆر تێ بەڵام پلانەکە لایەن وەزارەتەوە دانێت تا ئێستا دیاریکراو نییەکەیە بەڵام عادەتی لە دوای دەرەجەی خولی یەکەم وابێ لەگەڵ خولی دووەم هەردوو لا سوودی لێ ببینن لەو فترەیە. کاک یوسف لامە گرنگتر ئەوەیە ئەویش کە خوێندکار هۆشیاری تاوی هەبێت سەبارەت بە ئەو کۆلێژەی کە حەزی لێتی ئەو پەیمانگایی کە حەزی لێتی لەگەڵ شێوازی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین چەندە گرنگە هۆشیاری خوێندکار لەم نێوەندایە چونکە ڕەنگە دوای خوێندکار بڵێ ئەو کۆلێژە ئەو زانکۆیە ئەو پەیمانگایی کە بۆ ماتۆ بەخواستی خۆم نەبوو. زۆر پرسیارێکی جوانە بەڕاستی وشیاری خوێندکار لەبارەی بەشەکانەوە ناسینی بەشەکان داهاتووی بەشەکان تایتڵی ئەم بەشە دوای تەخەڕوج ئەبێ بەچی هەلی کاری ئەو بەشە ئەمە زۆر زۆر گرنگە وشیار بێ خوێندکار بەرامبەری ئەو بەشەی کە پڕێکاتەوە بزانێت چییە داهاتووی ئەبێ بەچی یعنی ئەمە گرنگترین شتی زانکۆلاینە گرنگترین هەنگاوی بڕیاردانی خوێندکارە یعنی خۆی ناداتە دەستی کەسێک ینی من زۆر شوێن هەیە مەسەن فۆرم پڕکاتەوە سەرڕای ئەوەی لە شوێنی ترش دەستخۆشیم لێکردن دەستخۆشیان لێکم بەڵام پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین مەجای کۆمپیوتەری نییە مەجالێک نییە تەنها تۆ داتا داخڵکەی وابزانم هەموو کەسێک لە ماڵەوە لە مەجای ئایتی و تەکنۆلۆژیا شارەزایی خۆی هەیە گرنگترین شت ئەو قسەی جەنابتە کە بێ خوێندکار وشار بێ لەم بەشە زۆر جا خوێندکار بەشێکی هەڵبژاردووە بەشەکە نازانێت چییە دوای کە ناویشی دێتەوە بێتە کێشە بۆ خۆی و کەسوکاری و سیستەم و وەزارەتش کە نازانێت ئەو بەشە چیە و داوای گواستنەوە کات داوای ئەوە کە مەسەن بچێتە شوێنێتر ینی ئەمە زۆر گرنگە وشیار بێ خوێندکار لەبارەی بەشەکە کەسوکاریان وشیار بن ینی کەسوکاریان زەخت نەکەنە سەری بۆ بەشێک کە نەزانن ئایندەی چییە بەشەکە ئەبێ بەچی ئەوە زۆر زۆر گرنگە کەواتە وشیاریە پێویستی بەوەیە زۆر جار ئێمە باپەسی و خوێندکارانە نەکەین کە لە ناو شارەکانان هەندێک خوێندکارمان هەیە لە دەرەوەی شارەکانن لەوانەیە باسی خێزانەکەی خێزانەکە و ئاستەی نەبێت کە هۆشیاری بە خوێندکارەکە بەست جا بیەنە جای بکەرەوە لەوانەیە خوێندکارەکە کچ بێت لەوانێت زۆر جار وەکو کوڕەکە نەبێ بەردەوام بچێت بۆ شوێنەکان و پرسیار کات و ئەمە چی و چی نییە
چی هەلێکی کە هەیە لە زانکۆلاینا کە زانیاری ببەخشێ بە خوێندکار بۆ ئەوەی کە من ئەگەر خوێندکارێکم فۆرمەکەم پڕکردەوە دوایی پەشیمانی نەبێت لە دوای بڵێم وەڵام شتێکم پڕکردەوە بەڵام شتێکی کە ڕوبەڕووی بن بۆ واللهی لە زانکۆلاین با بڵین ڕێنمایی دەرەچێ هەموو ساڵی ڕێنمایی دەرچێت بەڵام ڕێنمایی ئەوە نییە مەسەلەن ڕێنمایەکان زۆربەی کات جگەلۆی لە بەرژەوەندی خوێندکار بووە بەدەستخۆشی وەزارەتی خوێندنی باڵا زۆر کات ڕێنمایی کە دەرئەکا هەمووی بەرژەوەندی خوێندکاری تا ڕەچاو کراوە بۆ نمونە باسی ئەو دەرەوەی شارەت کرد دەرەوەی شارەکە بە نمونە بینینەوە مەسەلەن خوێندکارێک بە دەرەجەیەک لە کۆلێجێک لە کۆلێجەکانی زمان با بڵێن لە ناو شار وەرەگیرێ لە دەرەوەی شار هەمان کۆلێج بە دەرەجەیەکی کەمتر وەرەگیرێ وەزارەتی خوێندنی باڵا ئاسانکاری کردو مکافئەیەکی کردو بۆ خوێندکارانەی لە قۆناغی یەک بتوان هەفتا بهێن بچ لە قۆناغی دوو بێنەوە ناو شار یعنی تۆ توانی جهدەکەی خۆت تۆ حەز لە زمانی ئینگلیزیە قەیچێکە چتە دەرەوەی شار دەرەجەکەت ناو شار وەرنەگیراوە باشە ئەچتە دەرەوەی شار لە دوای ئەوەی کردناوت هاتەوە ساڵێک دەرەجەی باش بێنە هەفتا بهێنە لەو قۆناغە تێپەڕی وەزارەت ڕێگەی پێدایی بێتەوە ناو شار یعنی کەواتە لەو دەرەوەی شارە تۆ توانی مکافەیەک بێ بۆ کەسانی حەزیان لەو بەشەیە داهاتووی ئەو بەشیان بۆ خۆیان دیاری کردووە حەزەکەن لەو بەشەیە بڕانەوە بەدەست بێنن بەڵام بەو نسبەت ئەوەی کە مەسەن چۆن ڕێنمایی بگاپیان چۆن ڕوونکردنەوە بگاپیان پێویستە هەموو کەسێک کە شارەزایەکی هەبوو ڕوونکردنەوەکانی بگەێنێ بۆ خەڵکانەی کە پێویستیان پێێتی بگاپیان لە بەرەوەی بڕیارێکی دروست بدەن وەڵڵاهی خوێندکار هەیە بەشێکی نووسیوە مەسەن تەنها لەبەرەوەی تایتڵێکی پێوە حەقی خۆشێتی ئەم کەسە پێویستی بە ئایندەیەکە دابمەزرێ سیرەکەی ئایندەکەی ئەبینێ لە قسمە پزیشکەکانایە ناونشانێکی پزیشکی بە بەشێکەوەیە ئەچێت تەڵەبی لەسەرەکە دوایی سیرەکان نازانێ تایتڵی ئەو بەشە چییە ناونیشانی وەزیفی ئەو بەشە چییە هەلی کاری چییە تێئەکەوێت بە دەرەجەیەکی بەرزەچێتەوێت دواییش قفڵە بێت ناتوانێت بۆ شوێنێکی کەش بچێت ناتوانێت ینی بەشێکی کەش هەڵبژێرێ لە بەرەوەی دەرەجەی ئەو بەشە سیرەکەی کەمە بۆیە پڕکردنەوەی زانکۆلاین 50 بەش وەزارەت کە دایناوە بە پلان دایناوە بۆی خوێندکار بتوانێت حەزەکانی خۆی تا جێ بکاتەوە لە 50 بەشە 50 بەش ئەوە نییە تۆ هەر پڕیکەیتەوە وەکو خۆی یاخو زۆر لە کەسەکان کە ئەلە شارەزاشین دێت تەنها وەکو سیستەمەکە دانە بەدانە کلیکی لەسەرەکە بۆی ریزەکە نەخێر ئەبێت تۆ ئێستا کەسێک حەزی لە بەشی پزیشکیە بۆ نمونە 9 وەریگرتووە ئەم دەرەجەکەی 9 با پزیشکی بنووسێنەوە هەشتا نووسێ ئەڵێ ئەگە دەرەجە دابەزی باورم گرێ بەڵام بەدیلی چیە ئەگە دەرەجە دانەبەزی با دەرەجەکەی خۆی هاوشێوەی دەرەجەکەی خۆی چەند بەشێک بنووسێ لەگەڵ حەزەکەی بگونجێ دەرەجە دانەبەزی وەکو ساڵانی پێشوو بوو وەرێگرێ بەڵام ئەگە دەرەجە زۆر بەزوە بۆ ئەو دۆخەش خوێندکار خۆی ئامادەکە چەند بەشێک هەڵبژێرێ بەدڵی خۆی کە حەزی لێبێ دەرەجەیەک لەوانەی خۆی نزمتر بێ یعنی بۆ نمونە ئەم 9 هێبانەوە 5 هەڵبژێرێ چەند بەشێکی 5 هەڵبژێرێ بۆ دۆخی نەخوازراو کە تەڵەبی زۆر لەسەر بێ ئەم تەڵەبەت چییە خوێندکار خۆی والیەکە یعنی مەسەن بەشێک نازانێت چیە 40 کەس تەڵەبی لەسەرەکە 50 کەس تەڵەبی لەسەرەکە دەرەجەکە بەرزە بێتەوە مافی کۆمەڵی خەڵکی کە ئەخوارەنگە حەزی لەو بەشە بێت بۆیە خوێندکار تەنها گرنگە ئەو بەشەی کە نایەوێت نەینووسێ بۆ پڕکردنەوە ئەوە نییە تەنها تۆ هەر بەشێک هەر ئەو 50 کۆلێژە پڕکەیتەوە کۆلێجەکە بۆ خزمەتی توێ بۆ هاوکاری توێ بۆی بتانی بۆ نمونە من هەشتام هەیە دێم 15 بەش هەڵە بژێرم لەگەڵ حەزی خۆم بگونجێ دەرەجەی 84 83 82 وەرگتە بێ دێم 15 بەش ئەنووسم لە هەشتاکەی خۆما بێ کە حەزم لێ بێ 15 بەش ئەنووسم لە 77 و 76 بێ بۆ ئەوەی بۆ هەر سێ دۆخەکە خۆم حازرکەم ئەگەر دەرەجە زۆر بەرز بوو با بڵێن ئەوە من دۆخەکەمەکە دەرەجەکەمەکان وەرمگرێ دەرەجە ئاسایی بوو با بڵێن دەرەجەکەی خۆم وەرمگرێ دەرەجەش دابەزی با خەفەت نەخۆم دەرەجە قسمێکی باش بۆ 84 هەیە کولیەکە نووسم حەزم لێتی نەمنووسیوە 84 وەرگرت ئەو ساڵە پاروەری نەگرتووە خەفەتی لێ باشە خۆی یەکەم کۆلێژ ئەوانە کە دیارەکی ڕەنگە زۆر کادەوە زۆر گرنگ بێ ئەوانەی کە سەرەتا تۆ هەڵێبژێری خوێندکارە بێت سەرەتا کامە هەڵبژێرە ئەوە بژێرە کە لە نمرەکەی خۆی بەرزترە یاخود نەخێر ئەوەی کە ڕێک لە نمرەکەی خۆیەتی یەکەم و دووەم ئەوانە ئەوە هەڵبژێرە تەکید قسەکە جوانە پرسیارێکی جوانیشە ئەبێت نمرە بەرزەکان هەڵبژێری بۆ بە سیستەمەکە بە تەساعودی دێتە با بڵێن بە تەنازولی دێتە خوارەوە کۆنمرەی مەسەن هەشتای هەیە ئەم هەشتایە ئەگە وەری گرت ئەم قسمە وەری ئەگرێت تەسبیتە بێ وەری نەگرت دێتە خوار ئەوە ینی بە تەسەسول دێتە خوارەوە بەڵام تەنها کۆنمرە نییە با یەکشتی کە ڕوون بێ لای خوێندکاران هەندێک بەش هەیە دروسی مفەزەڵیان هەیە ینی سەبۆرمە لە کۆلێجی مەسەن پزیشکی مەسەن ئەحیا گرنگە مەسەن لە کۆلێجی مەسەن ئەندازیاری ماتماتیک و فیزیک گرنگە ینی دروسی مفەزەڵ هەیە خوێندکار ئەبێ وشیار بێ بەرامبەر بۆ دەرسانەش بزانێ ئەو دەرسانە ئەژمارە کرێ و حسابی بۆ ئەکرێ ینی تەنها گرنگ نیە تۆ هەشتات هەیە بەپێی ئەو کردیتە دەرسەکەت ئەگۆڕێ خوێندکار هەیە هەشتای هەیە دروسی مفەزەڵی قسمێک وای لەکە دەرسەکە بێ بە 84 یاخود هەندێک دەرسکە ئەو قسمە لای
پەسەندە دەرەجەکەی کەمە دەرەجەکەی دێتە 77 ینی بێ ئەو لایەنش زۆر باش خوێندکار بەچای زۆر باشە باسی ئەوش بکەین زۆر جار ڕێستان ئەزمونێکی زۆرتانەیە ساڵانە کە چەندین شێوازی خوێندکار بەرکەوتنی هەبووە لەگەڵتانە و دوایەوە چەند پەشیمانیەکە بۆ دوایەوە هیچ کارێکی بۆ نەکراوە شتەکە چوەتەوە وەزارەت ینی چەندین کێشە هاتووە دوایە پێش ئەوەی خوێندکار بکێتەوە هەڵەیەوە ئێوە هەمیشە هەوڵتان ناوە هۆشیاری بن بۆ خوێندکارانە بەشی کارجێڕی زۆر گرنگە لە زانکۆکانە چونکە خوێندکار شارەزایی لەو بەشەیە لەوانەیە زۆر جار نەبێت کۆمەڵێک خاڵ و پۆینتی ورتەیە لەوانەیە خوێندکارە درکی پێ نەکا بەڵام ئەگەر ئێوە پێی بڵێن لەوانەیە تووشی ئەو گرفتە نەبێت کە لە ڕاپردۆکە زۆر جوانە دەستخۆش من ئەوە لێرە سپاسی وەزارەتەکەم هەموو کات دەرفەتمان پێ ئەدا ئەڵێ سنتەرێکی ڕاوێژکاری دروستکەن سنتەرێکی پڕکردنەوەی زانکۆلاین دروستکەن ینی لەو سەردەمەیانی تەفەڕوقی کامل ئەەکەین بۆ خزمەتی خوێندکاران کردومان هەموو ساڵێک و ینی تەواو خوێندکارش تیا سوودمەند بووە خیبرەی چەند ساڵێک ینی بەڕاستی خوێندکار سوودی لێ بنێ خوێندکارێک ئەم ساڵ هەڵەیەکی کردووە تۆ ئیبینی نایادی خوێندکارە هەمان هەڵە ساڵێک کە دووبارە کاتەوە ئەو پرسیارە زۆر زۆر جوانە بەڵام ڕوونکردنەوەکان پێویستە هەموو کات سەرۆک بەشە بەڕێزەکان گرنگە بەشەکان ڕوونکەنەوە بۆ خوێندکار ئەم بەشە چییە ئەم بەشە تایتڵی چییە چی دەرەجەیە گونجاوە بەڵام دەرەجەی کەم ینی مانای ئەوە نییە مەسەن تۆ دەرەجەیە کەمت هەبوو لە کارژێری وەرنەگیرای ینی ئیتر کۆتایی دنیا بێ زۆر قسم هەیە بە نمرەیەکی کەم ینی داهاتویەکی هەیە زۆر لە دەرەجە بەرزەکەش ڕەنگە باشتر بشکێتەوە بۆیە نابێ خوێندکار خاستە لە خولی یەکەم دەرچووە تواناکەی مەسەن هەفتایە بڵێ من کۆتایەتی هەفتە زۆر جار ناونیشان بۆ ئەڵم گرنگە یەک نمونەی بەسیط باس بکەم بەشی ئایتی هەیە لە یەکێک لە زانکۆکان هەمان بەشی ئایتی هەیە لە زانکۆیەکیکە ناونیشانی وەزیفی هەردووشیان ئایتیە سیرەکەی ئەمە بەشیان 12 نمرە لەسەری ئەو بەشی ترەوەیە هۆکار چییە هۆکار ناوشیاری خوێندکارە و کەم خبرەی ئەو کەسانەیە کە پڕی ئەەکەنەوە ئەجینا هەمان بەشبێ بۆ بەسەرەن 12 نمرەی فەرقە بێ وەکوتم لەسەر تەڵەبە ئەم تەڵەبە نازانستیە بنەمای بیرکردنەوەیە و ئەکا بەشەکان حەقی خۆی نەدەنێ زۆر باشە دەستە خۆش بە کاک یوسف سپاس بۆ تاوی زانیاریەکانت ئومێدەکەین خوێندکارانیش ئەو هەڵانەی کە لە ساڵانی ڕابردووە هەڵیان کردووە ئەگەر کۆلێژەکە بە دڵی خۆیان ناتوێتەوە ئەم ساڵ بە گوێی کەسانی شارەزا بکەن بە قسەی و کەسانە بکەن کە شارەزایان هەیە لەو نێوەندەیە بۆی ئەوانیش ڕوبەڕووی ئەوانە نەبنەوە دەستە خۆش بە سپاس بۆ تاوی ڕێنمایەکانت مادوومان کردی بەخێر سەرچاوان